سلااو هاوڕێن کاتی خۆی کۆمپانیایەکێ بەناوی کۆمپانیای نۆڤۆ نۆردیسکی دانیمارکی کە ئینسۆلین دروست دەکات. کاتی خۆی فایلێکی هەبوو بە ناوی خۆی ئینسۆلین دروست دەکات بە ناوی ئینسۆلین گلارجین. تەمان ئەو فایلێ زۆر ویستی تەتەوڕی پێ بکات و شتیوە وازی لێینا ئەخیری فایلەکەی فرۆشت کۆمپانیایەکی فەڕەنسی کڕیوە بە ناوی سانۆڤی ئینسۆلین گلارجینی لێ دروست کرد بووە یەکێک لە منافسە هەرە سەختەکانی کۆمپانیای نۆڤۆ نۆردیسک وێلی کرد کە هەست بکاتن کات خۆی ئەو شتێک کردووە کە غەڵەتە. تەبعاً ئەو ئینترۆدەکشنە چییە ئەو کرانەوەی ئەو ڤیدیۆی لەبەرتی ئەوتان بۆ باز دەکەم ئەو نفسی شتە تەطبیق دەکرێت لەسەر مۆزوعی ئەو ChatGPT OpenAI کۆمپانیای OpenAI. تەبعاً کاتی خۆی نمونەیەکتان بۆ بجێڕمەوە کاتی خۆی ساڵی 90ەکان کە تازە بە تازە ئینتەرنێت بڵاو بوو لە ئەمریکا و لەوانە ئەو کات یەک براوزەر هەبوو بە ناوی نێتسکیپ کۆمپانیایەک بوو کە لە خلالی یەک دقەی هەموو سەهمەکانی لە بۆرسەکە تەڕح کرا گەیشتە قیمەی شەریکەکەی گەیشتە 2.7 ملیارد دلار. طبعاً ئەو کات بیل گیتس پێشەوەی ئەو شەریکەی وا گەورە بێ زۆر هەوڵیدا بتوانێت بیکڕێتەوە شەریکە بەس بە هیچ نەوەک لە نەوەکان نەیتوانی بیکڕێتەوە. دوای ئەوە کە زانی ئەوە ئێستا ڕقم یەکە لە مۆزوعی براوسینگی ئینتەرنێت و ئەو شتانە نامەکی بڵاو کردەوە نامەیەکی داخلی بۆ هەموو مۆزەفەکان. طبعاً نامەکە لە ئینتەرنێتی ئەگەر حەستان کرد لە خوارج لە کۆمنتیان لینکەکەتان بۆ دادنێم ئەگەر حەستان لێ بۆم بنووسن. طبعاً لە نامەکە بۆ مۆزەفەکان باز دەکات بە هەموو شێوەیەک کە دەکرێ و کە ناکرێ بە هەموو قوتی خۆتان بە هەموو توانای خۆتان بە هەموو هێزی خۆتان بە ینی بەبێ ئەوەی بەبێ ڕەحم بکەن بە شەریکەی نێتسکیپ دەمەوێت شەریکەی نێتسکیپ نەمینێ. ئەوە قسەی بیل گیتسە بە کورتی مختصری زۆری پێ ناچێت نێتسکیپ بە تەواوی لەناو دەچێتن و ئەو کات کۆمپانیای مایکرۆسۆفت ئینتەرنێت ئەکسپلۆرەر بڵاو دەکات و دوای ئەوەش ئەو دەبێتە سەیدی هەموو دنیا لە مۆزۆی ئەوە و زائیدەن دوای ئەوە کۆمپانیای گوگل دێتن بە گوگل کڕۆم و کە بازاری کۆنتترۆل دەکەن. ئەو نمونیانە تقریبا نفسی شتە کە ئێستا دووبارە دەبێتەوە لەگەڵ OpenAI و کۆمپانیای گوگل. طبعاً کۆمپانیای گوگل کاتی خۆی مەلەفی OpenAI کە ئەو زەکای سناعیە ئەوە ینی مەزموع ئەوراقەی بەحسی بووە کۆمپانیای گوگل بووە وازی لێنا فرۆشتێتی OpenAI تەتەوڕی پێکردەوە وێ لێ کردووە زیاتر ئیشی لەسەر بکات و بکاتە ئەو ChatGPT کە ئێستا گەیشتوتە ڤێژنی 2. طبعاً ChatGPT ئەوانەی کە معلوماتان هەیە لە سەری یان ئەوانەی کە معلوماتان نییە خۆی ئەوە زەکاەتی سناعیە کە تۆ وەکو قسەی لەگەڵ دەکەی وەکو تقریباً ئەتا حەدەکی زۆر نزیک وەکو بەشەر تەعامل لەگەڵ دەکا و جواب و معلوماتت پێ دەڵێتن یان داوای هیندێک تاسکی لێ دەکەی بۆ دەکات بۆ داوای لێ دەکەی ئیمێلەکەت بۆ بنووسی بە طریقەی پرۆفشناڵانە لەسەر ئەو بابەتە یان پێی دەڵێ کۆدم بۆ بنووسە بۆ پرۆگرامکردنی ئەو بەرنامە یانیش ئەو کتابم بۆ کورکەوە مڵەخەسەکەم بدێ کورکراوی کتابەکە. طبعاً ئەوە لە ڤێژنی یەک لە ڤێژنی دو ئێستا گەیشتە لێڤڵێکی تر ئێستا دیزاینت بۆ دەکاتن داوای مەسەڵەن ڕسمێکی لێرەکی دەڵێ بۆم دروستکە ڕسمەکەت بۆ دروست دەکاتن بە هەموو نوعک لە ئەو نوعی کە تو دەتوێت وەسفی بکەی ڕسمەکە لە مێشکرد کووە ئەو بۆ نوعی بۆ دروست دەکات. طبعاً یەکشتی تر هەیە پاشەوەی کە OpenAI کەوتە دەستی خەڵکو و ئەو سەڵجەی لە سەر دروست بوو بۆ ئەخیرەی سەندەر پوچای کە CEO کۆمپانیای گوگڵە کۆدی ڕێدی داگیرسان لە کۆمپانیای گوگل کە خەتەرێکی لەسەر کۆمپانیای گوگل بە هەموو شوێک لە شێوەکان کە دەیانوێت دەبی بەرەنگاری ببنەوە حتا هەندێک قسە هەیە کە لە نیویۆرک جۆرنال بڵاو بۆتەوە کە دەڵێ سەندەر پوچای ئەسڵەن تەلەفۆنی بۆ سەرجی لاری پێج و سەرجی برین کردووە کە ئەوانە فاوندەری گوگڵن کە بێنە ئیجتماعەکەی گوگل بۆ ئەوی پلانێک دابنێن چۆن بتوانن زاڵ بن بەسەر ئەو شەریکەی. طبعاً ئەو نمونەیە کە بۆتان باز دەکەم ئەو شتتان بۆ باز دەکەم وەکو نمونەکەی نێتسکیپە کە لە بیداتی ڤیدیۆیەکە بۆم باسکردن. طبعاً ترسێکی ئەتیادی لە کۆمپانیەکان کە بترسێن و زوو حەڕەکە بکەن لەبەر ئەوەی ئەو ترسە ئەگەر نەبێتن مەسیریان وەکو مەسیری کۆمپانیای نۆکیا و بلۆکبەستەر و کۆداک و ئەوانە دەبێت کە ترسەکەی دەبین لە دوورۆ دێتن بەرە بەبێ حسای بۆ بکەن و دایمەن خۆیان هەز بکەن کە ئەوان سەیدی عالەمن و ئەوان کەس نییە بتوان منافسەی وام بکاتن و کەس نتوانێت ئەوەی وام بکات. طبعاً OpenAI شەریکەی بچووکە بە مقارنە بە گوگل ئەوەی بە گوگل دەکرێت بە OpenAI ناکرێت. ڕاستە OpenAI ئێستا لەو شەڕێکە لە بینی گوگل و OpenAI هەیە یەک دوو جەولی یەکەمی بدۆ بەس بە
ماوەیەکی درێژ خایان ناتوانێت لە گوگل بات و لە بەروی ئەو ریسۆرسە و ئەو سەرچاوە مرۆییانە و خێر مرۆییانەی کە گوگل هەیەی بێحسابە ئەو پارەی لە ژێر دەستی گوگڵە هەر بێحسابە و ئەو داتایی کە لە ژێر دەستی گوگڵە بە ملیۆن ئەوەندەی ئەو داتایە لە ژێر دەستی ئۆپنەی لەبەرەوەی زەکای سناعی بەچی تەتەوڕەکە بەچی زیرەکتر دەبێت بەچی باشتر دەبێت کە تۆ تەمرینی پێ دەکەی بە داتای زیاتر دەدێت معلوماتی زیاتر دەدێت شتی زیاتر دەدێت وەی لێ دەکەی کە ئەو زەکای سناعی زیاتر بەردەوام بێ زیاتر جوابەکانی منطقی تر بێ زیاتر جوابەکانی نزیک بێ لە مرۆڤ طبعا بۆیە وەک پێم گوتن ئەو داتایانی کە لای گوگڵە شتەکە یعنی ئەوەی نییە گاڵتەی پێ بکرێت ئەوجە بۆیە ئێستا گوگڵ بە هەموو نوعێک لە نوعەکان ئێستا حالیان لە بەرەنگاربوونەوەی ئۆپن ئەی و خاستن گوگل باری بڵاو کردەوە کە گوگل بار منافسی هەر ئەوەکێ ChatGPT-کە ئێستا لای بینگی مایکرۆسۆفتەکەی ئۆپن ئەی هەروەها گوگل لامدا کە ئەو شتێکی زۆر عەجایبە دەڵێن هەر ئەوە زەکای سناعی گوگڵە ڤێژنە تازەکەی کە شتی زۆر زیاتری پێ دەکرێت و معلوماتی زۆر درای تێ بۆی تەمرین بە پێرفۆرمانسی ئەو زەکای سناعی بکرێت ئەوەی کە ئەمن دەیبینم خەڵک دەترسێ دەڵێ زۆربەی خەڵک بێ ئیش دەبی لە داهاتوو ئین تەکنۆلۆجیا بەتەواتی سەیطرە دەکاتن بەسەر مرۆڤایەتی خۆی ئەگەر ئەوها بیری لێ بکەوە قسەکە بەتەواتی تەواو بەس ئەگەر بە نوعێکی تر بیری لێ بکەوە وانیە ئەزانم بۆ چونکە کاتی خۆی کە ئەو تەکنۆلۆژیانە ئێستا بەردەستی ئێمە ئەوانیش کاتی خۆی کە دەرچوون بیدات ترسێکی دروست کردووە بۆ چەند مرۆڤایەتی و بۆ چەند ئیشێکە ئیشەکان بەرەو لە ناوچوون چوینە بەس مقابل ئەو ئیشانی کە بە لە ناوچوون چوینە ئیشی تر دروست بووە شتی تازەتر دروست بووە ئەو ئینسانێکە لەوێ ئیشی نەماوە چۆتە شوێنێکی تر و مرۆڤ بە خودی خۆی ئەداپتڤە یعنی خۆی دەگونجێنی لەگەڵ شتی تازە لەگەڵ جەوی تازە ئیتر ئەگەر بێ ئیشیش بێ هەر ماوەیەکی کەمە تا مرۆڤ ئیستیعاب و ئەو شتەی پێ قبوڵ دەکرێت و ئەو شتەی کە هەستی پێ دەکات دەیبینی چێ بەرەبەرە دوای ئەوە دووبارە دەست پێ دەکاتەوە زاڵ دەبێت و ئیشی تازە دەدۆزێتەوە زیاتر تەتەوڕ بە ئیشەکەی خۆی دەکات و ئیشی تازە دروست دەکات تەتەوڕ بەشتی ئەو تەکنۆلۆژیای ئێستاش دەکات کە لە بەردەستێتی ئیتر ئەو ڤیدیۆ نەمووی زۆر درێژی بەس ئەوە ڤیدیۆیەکی کورت بوو لەسەر ئۆپن ئەی سڵاو